ئەوە بوو کە بۆ سەرخۆشی خۆمان دەربڕین بە شەهیدبوونی سەرکردە کەسی ئازای ئەبولەیلا کە بەڕاستی زۆرمان پێ ناخۆش بوو کە ئەوە کەسەرێکی زۆر بوو بۆ هەموو لایەک و هەروەها بۆ ئەوە بوو کە پشگیری خۆمان دووپات بکەینەوە بۆ کانتۆنی ڕۆژاوە ئێمە خۆمان بە هاوخەبات و هاوپشت و پشگیریان دەئانێن چونکە ئێمە سەیرین کێشەی نەتەوەیی و گەلی کورد و کوردستان وەکو کوردستانێکی گەورە سەیرەکەین جیاوازی ناکەین لە نێوان ڕۆژئاوا و ڕۆژهەڵات و باکوور و باشوورە ئێمە یەکین خاکەکەمان یەکە و هەر بەردەوامی شەبین لەسەر ئەو پشگیریکردنە و ئەگەر یەک نەبین ئەوە هەمومان بە درێژایی مێژوبینیمانە کە دوژمنان چۆن ئەو هەلەیان قۆستوەتەوە و چیتر ڕێگە ناین کە ئەو کەلێنە دروست ببێت لە نێوان پارچەکانی کوردستانە هەروەکەوتم ئێمە یەکین یەک میلەتین یەک گەلین یەک خاکین بە خۆشحالی و ئەمڕۆ پێشوازیمان لەم شاندەیە کرد لە بەرێزان خاتو هێرۆ و خاتو شاناز و دکتۆر حەمەد سابر و بەرێز یوسف زۆزانی پێکاتبوون بۆ سەرخۆشی و بۆ بۆنەی شەهیدبوونی شەهیدی فەرماندە ئەبولەیلا بوو هاتن سەردانی نونەرەتی ڕۆژئاوایان کرد لە هەرێمی کوردستان ئێمە سپاسیانەکەن و نیشانی ئەوەیان کرد ینی هاوخەمی خۆیان دەربری و کە ئێمە هاوسەنگەرن و هاوخەباتن و ئێمەش سپاسیانەکەن حەقیقەت لەسەر سەردانی ئەوان و ینی ئێمە هەواڵانی یەکێتی لە حەقیقەت لە سەرەتاوە هەمیشە پەیوەندیمان باش بوو لەگەڵیان و دەست پێشخەر بوون لە پشگیری شۆڕشی ڕۆژاوا و ئەزمموی دیموکراتی ڕۆژاوای کوردستان.